ئەو کەسانەی کەوا سەرفرازن لە سوڵەتی ئالی عیمران ئاەتی 104 باسییان دەکات. سیفاتێکی تری سەرفرازان ئەوەیە کەسانێکی بێ هەڵوێز نین، کەسانێکی بەرژەوەندی خواز نین، لەکوێوە بای هات لەوێ شنەی شەماڵی خۆیان بکەن و شەنی خۆیان بکەن، بەڵکو بە پێچەوانەوە خاوەنی مەبدەئن، خاوەنی هەڵوێستن، بە چاک دەڵێن چاک و پشتیوانی لێ دەکەن، بە خراپ دەڵێن خراپە و بە ئەندازەی توانە ڕێگری هەوڵی وەستاندنی دەدەن و گۆڕینی خراپ بە چاک دەدەن. خی پەروەردگار دەفەرمێ يأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. کەسانی سەرفراز ئەو کەسانن کەوا فەرمان بە چاکە دەکەن و ڕێگری لە خراپە دەکەن، بەڕاستی ئەو کەسانە کەسانێکی سەرفرازن. کەسانی سەرفراز ئەو کەسانن کە خی پەروەردگار لە سوڕەتی ئەڕوم ئاەتی 38 باسییان دەکات و دەفەرمێ فآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ذلك خير للذين يريدون وجه الله وأولئك هم المفلحون. ما فێک کە لەسەرتە بۆ خزمەکانت سەیری وردیەکانی قورئان کەم بەڕێ زەنجارێکی تر پێتان دەڵێمەوە. فآت ذا القربى حقه، خزم کاکە هەر بۆ تەعزیە خزم نییە، ئەو کاتێکەوە لە ژیاندا پێویستی پێتە مافی لەسەرتە، بۆیە خزمتە، بۆیە کەس و کارتە مافی لەسەرتە، مافی خزمەکەت بدە، مافی هەژاران بدە، مەڵێ ئەو هەژارە خۆ خزمم نییە، مادام هاوڵاتی وڵاتەکەی تۆیە لە سنووری جوگرافیا لەگەڵ تا دەژیا حەقی لەسەرتە، مافی ڕێبواران بدە، با خەڵکی وڵاتەکەشن نەبێ، با هاوڵاتی تۆ نەبێ، خۆ مرۆڤە مادەم لە وڵاتی تۆیە لێ قەوماوە، بەڵام بەو مەرجەی يريدون وجه الله کە هاوکاری خزمەکەت دەکەی بۆ ئەوە نەبێت چاو بەرە ژێریکەی، بۆ ئەوە نەبێت لە ناو خەڵکا خۆتی پێوە هەڵکێشی خزمەکەم دەمر لە برسانە ئەگەر من نەبوومایە، نا لەبەر خاتری خوا، بەس لەبەر خوا کە یارمەتی هەژارێک دەدەی فرمێسکەکانی دەکەی بە زەردەخەنە، تەنها مەبەستە ڕەزامەندی خوا و پاداشتی لای خوا بێ. ئولائیکە هم المفلحون، ئەو کەسانە سەرفرازن. کەواتە ئەگەر دەتەوێت سەرفرازبی بەرامبەر بە خزمەکانت کەم تەرخەم مەبە، بەرامبەر بە هەژاران کەم تەرخەم مەبە، مافیان لەسەرتە، بەرامبەر بە ڕێبواران کەم تەرخەم مەبە، ڕێکەوتۆتە وڵاتی تۆ لێ قەوماوە مەیاڵە تووشی سوال و سەدەقە بێ، بە ئەندازەی پێویست هاوکاری بکە. سەرفرازەکان ئەوانن کە خێریان بۆ خۆیان دەوێ، خێریان بۆ خەڵک پێیە، دڵپاک و میهرەبانن.